وانەیەکی نوێ دەست پێ دەکەین. پێشتر گفتوگۆمان ئەو ڕخنەکاریەی ئەرستۆمان ڕۆشن کردەوە لەبارەی ئیلەکان و تەسەوریان لەبارەی تەبیعەوە. ئەرستۆ لە بەشی چوارەمی کتێبەکەی ئێستا لە بەشی چوارەمای سەبام تەسەسولەی لێرە نووسراوە سەرباسی بەشەکە ڕخنەکردنی سروژناسە ڕاستەقینەکانە، یعنی دیارە لای ئەو کۆمەڵێک لە عینەکانەوانی کە لە ڕوانگەیەکی مادیەوە سەری هیولاوە سەیری گەردوون دەکەن، مەجموعەیەکیان بە ڕاستەقینە دەزانێ و مەجموعەیەکیشیان پێ وایە کە ئەساسێکیان نییە و بۆ لێکدانەوەکە. ئەو دیارە لێرە ڕخنە لە ڕاستەقینەکانیان دەگرێت، یعنی ڕخنە لەوانەیان دەگرێت کە پێی وایە لە بنەمایەکەوە قسەیان کردووە بەڵام کێشە لەناو بۆ چوونەکەیاندایە. هەرەوەیە پێشتر خۆی دەڵێ ئێمە نابێت هەموو شتێک وەلانین، تەنها ئەو شتانە دەبێت وەلانین کە لەسەر بنەمایەک نەوتراوە. لەبەرەوە لای ئەم سروشناسەکان لەسەر بنەمایەک شتیان وتووە، بەڵام لە هەندێک جارە بەلا ڕێیان ڕۆشتون و نەگەڕاونەتەوە بۆ بنەماکە، ینی لەگەڵ بنەماکە لێک دژی پێیا بووە لە تەسەورەکانیان. ئەمە عینەکەیە تێکستەکەیە، ئەو دەرگایە دەرەوە گۆزان خوارەوە نەهین پێوە نەداوە داخراوە ئەو دەنگە بۆ ئێمە سەوتمان بۆوان بەرسە. ئێستا تێکستەکە دەخوێنینەوە، ئەمە پەرەگرافی یەکەمە. ئەڵێ ئەوەی سروژناسەکان لەم بارەوە دەیڵێن لە دوو تێڕوانینی جیاوازەوە هاتووە، یعنی سروژناسەکان لە نێوان خۆیانە دوو تێڕوانینی جیاوازیان هەیە بۆ مەسەلەکە. باسی گروپێکیان دەکا، دەڵێ تاقمێکیان وتویانە هەبوو یەک دانەیە و ئەو یەک دانەیەش تەنێکە، تەنەکەش یەکێک بووە لە سێ تخمەکە، یان وتویانە شتێکی تری جگە لەو سیانەیە کە لە ئاگر چرتر و لە هەوا شاشترە. ئەوانە پەیدابوونی شتەکانیان گەڕاندوێتەوە بۆ چربوونەوە و شاشبوونەوە. دەتوانین پەیدبوون و ڕوونیش بەکاربێنین، بە زۆر گونجاو نەبوو لەلا چربوونەوە و شتێک چڕ بێتەوە شتێکیش شاش بێتەوە، ینی لە چڕیکەیە. بەمەش وتویانە زۆرن. پەستاوتن ناخ پەستانی تایە لە خۆیان چڕ دەبێتەوە. چڕبوونەوەکە تەواوە، مشکلەکەمان لەگەڵ ڕوونبوونەوەکایە. ڕوونبوونەوە معنای تر دەگرێنێ دوور دەخاتەوە لەوەی کە هەیە. با من لە سەرەتاوە ئینەکە بخوێنمەوە، دەبێت لە سەرەتاوە دەست پێ بکەمەوە ناکرد دەنگەکەش گۆرەوە نەبوو. ئێستا وانەیەکی تر دەست پێ دەکەینەوە. بەشی چوارەمی کتێبی سروشناسی، ینی کتێبی یەکەمی سروشناسیە. لێرە ئەرستۆ بۆ چوونی سروشناسەکان ڕخنە دەکات، و لای ئەو سروشناسەکان دوو گروپن و دوو تێڕوانینی جیاوازیان هەیە. لە ڕێگەم پەرەگرافی کە ئێستا دەیخێنمەوە ئەو دوو گروپە تێڕوانینەکانی ئەو دوو گروپە جا دەکاتەوە، دواتری شەریەکەیان مناقەشەیەکەیان دەکات. ئەمە پەرەگرافەکەیە بەمە دەست پێ دەکات، دەڵێ ئەوەی سروشناسەکان لەم بارەیەوە دەیڵێن لە دوو تێڕوانی جیاوازەوە هاتووە. تاقمێکیان ینی یەکێک لەوانەی کە سەر ئەو گروپەی کە تێڕوانینێکی جیاوازیان هەیە لەوانی تر وتویانە هەبوو یەک دانەیە و ئەو یەک دانەیەش تەنێکە، تەنەکەش ینی لای ئەوان لای ئەم گروپە ینی هەر یەکان وتوێتی شتێکە، شتێکە لەو سێ شتە، ئەو سێ توخمەی کە هەیە. سێ توخمەکەش هەوایە، ئاگرە، ئاوە. ئەو باسی ئەوە ناکا کە
گەڕاندووە هەمویان گەڕاندویانەتەوە بۆ ئەم سیانە یعنی ئەم تێڕوانینە هەر یەکەیان گەڕاندوێتەوە بۆ یەکێک لەم تخمانە دەڵێ وتویانە هەبوو یەک دانەیە ئەو یەک دانەیەش تەنێکە تەنەکەش یەکێک بووە لە سێ تخمەکە یعنی ئەوەی کە وتویانە تەنێکە ئەو تەنیان بە یەکێک لە سێ تخمەکە دیاری کردووە یا وتویانە هەوایە یا وتویانە ئاوە یا وتویانە ئاگرە یان وتویانە شتێکی تری جگە لەو سیانەیە کە لە ئاگر چرتر و لە هەوا شاشترە ینی یا وتویانە هەوایە یا وتویانە ئاگرە یا ئاو یا وتویانە شتێکی ترە بەڵام ئەم شتە شەر هەمان حاڵەتی تخمەکانی هەیە بەڵام ئەم شتە لە هەوا شاشترە لە ئاگریش چرترە دیارە لەو سێ تخمە لای ئەوان ئاگر چڕەکەیانە هەوا شاشەکەیانە واوانیش هاتووە وتویانە شتێکە کە هەندێکیان وتویانە شتێکە لە ئاگر یعنی چڕیەکەی بێحەدە هەندێکی تریان وتویانە شاشیەکەی بێحەدە ینی هەندێکیان وتویانە شتێکە وەکو هەوا وایە بەڵام لە هەوا ئاواترە شاشترە هەندێکیشان وتویانە وەک ئاگر وایە بەڵام لە ئاگر چرترە ئەوانە پەیدابوونی شتەکانیان گەڕاندوێتەوە بۆ چڕبوونەوە و شاشبوونەوە بەمەش وتویانە زۆرن یعنی ئەوان ئەم شتیان گەڕاندوێتەوە بۆ یەکێک لەم تخمانە بەڵام جیاوازی شتەکان کە ئەو شتانەی لەم شتەوە پەیابوون گەڕاندویانەتەوە بۆ ئەوەی کە ئەم شتەی هەیە یا چرترە یا چڕی زۆرە یا شاشی زۆرە ئەو حەدەی لە بینی ئەو پەڕی چڕیەکە و ئەم پەڕی شاشبوونەکە هەیە هەموو بوونەوەرەکان جۆرە جیاوازەکانی بوونەوەرەکە دەگرێتە خۆی کاتە بوونەوەرێک بەپی ئەمە لە بوونەوەرێکی تر جیاوازە بەپی پێتی خستی ینی چڕی مادەکەی یاوەکو بەپی ڕۆنی یا شاشی مادەکە ئەمە جیاوازیەکە کەواتە چییە؟ لێرە چەندیە لەبەر ئەوە ئەمانە تەسەووریان مادیە و لەسەر ئەساسی هیولا تەفسیری جیهان دەکەن ئەو یەکەی کە هەیە لەلایەن هیولایە ئەو کاتە مادام ئەو یەکەی کە هەیە هیولایە هەموو لێکدانەوەکانیشیان بۆ ئەوەی کە دەکرێت دەبێت چی بێ؟ دەبێت چەندی بێ نابێت کەیفی بێ بۆچی؟ چونکە ئایدیال یا فۆرم لەناو ئەوەی کە یەکە لەلای ئەوان حازر نییە تاوەکو باسی کەیفیەتی شتەکە بکەن یعنی بڵێن جیاوازیەکە جیاوازیەکی کەیفیە ئەلێرە جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکی چەندیە یعنی چەند چرترە لەوی تریان ئەمە لەوە جیاوازە بەهۆی ئەوەوە کە ئەمەیان چرترە لەوی تریان ئەمە بوونەوەرێکە ئەوەش بوونەوەرێکە ئەوەش بوونەوەرێکە ئەمە لەوە شاشترە ئەمە لەوە چرترە بەمانە هەر یەکەیان هەویەی سەر بەخۆی خۆی وەرگرتووە یعنی ناسنامەی بوونەوەرەکان لە چیانایە لەو ڕادەیەیە کە لە چڕیە لە شاشی هەر یەکەیان هەیەی جیاوازی ڕادەی پەیتی ئەو یەکە کە هەیە لە هەر یەکێکیانە پەیتی یا ڕوونی ینی چڕی یا شاشی لە هەر یەکەیانە ئەو یەکە تەحدید دەکات بەوەی کە ئەو شتەیە و شتێکی ترن نامە گەرێمم لە حەزە بکەین لە کاتێ فۆرم دێنینە پێشەوە ئەوەی هەویەی ناسنامەی شتەکان دیاری دەکات چیە فۆرمەکەیە بۆ نمونە تۆ تەختەیەکت هەیە لەم تەختە مێزێک و کورسیەک و فلانێک دروست دەکەی مێزەکە شتێکی سەربەخۆیە لە کورسیەکە دوو بوونەوەری سەربەخۆن ئەم دوو بوونەوەرە بەچی سەربەخۆن بە مادەکەیان سەربەخۆنین و بۆ سەربەخۆنین کە مادەکەیان چڕترە یا فلانی ترە بەچی سەربەخۆن بۆ فۆرمەی کە وەریان گرتووە بەڵام لای ئەمان لەبەر ئەوەی ئەسڵ مەوزوعی کەیف لەلایەن وجودی نییە چونکە ئەساس شتەکەیان داناوە بەچی ئەسڵی گردوون ئەوەی کە هەمووی بۆ دەگەڕێتەوە داناوە بە مادە کە داناوە بە مادە ئەو کاتە دەبێت جیاوازیەکە لە نێوان ئەو شتانێک کە لەو مادە بوون چی بێ چەندی بێ هەر بۆیە جیاوازیەکە لە ئەوان هاتوون وتویانە ئەم بوونەوەرانە هەمووی پێدابوون لە دەرەنجامی خەستبوونەوەی ئەو مادەیە یا چی یا شاشبوون و ڕوونبوونەوەی ئەو مادەیە پێیابوون فەرزەن فلانە بوونەوەر لە دەرەنجامی ئەوەی کە ئەو مادەیە کە لە یەکێکیانە خەستە پەیتە
مادەکە ڕوون بووەتەوە ئەوی تریان دەرچووە و ئەوی تریان لەمە دەرچووە ئاوا بەو شێوەیە هەر یەکەیان ینی کە هەیە ئەوەی کە تەحدیدی دەکا وجودی تەحدید دەکا چڕیەکەیەتی یا ڕوونیەکەیەتی ئەڵێ لەمەشەوە وتویانە زۆرن کە دەڵێ بەمەش وتویانە زۆرن مەبەستی ئەوەیە بە چڕی و شاشیەکە دەکرێ ئەوەی یەکە ببێتە زۆر ئەو کاتە یەک دەتوانین بڵین هەمووە یەک هەمووە بەچی هەمووە بە چڕی و شاشی بە پەیتی و ڕوونی بەم دوانە یعنی ئەم شتە خۆی لە شتەکانە چەند ڕوونە و چەند پەیتە شتەکان بەمە دیاری دەکات هەر هەمان شت کە هەیە بەڵامیتە تەمەن لێرە پرسیار دروست دەبێت ئایا ئەو شتەی کە خۆی هەیە ئەوش خۆی چڕیەکەی چۆنە یعنی ئایا بۆ یعنی چونکە ئەگەر ئەمانە هەمووی لەو پەیت و چڕیە دروست بوون دەبێت ئەو شتە پەیتێکی هەبێ کە پەیتێکی ناکۆتادار بێت نامەحدود بێت ئەوانە لەم پەیتە نامەحدودە دەبێت ئەوانی تر پەیا ببن وان پەیتە ڕوون دەبێتەوە بۆ هۆی ڕوونبوونەوەی خۆی لەوانی ترە ئەوانی تر دێنەوە ئەڵێ ئەوەی ئەوان پەیدابوونی شتەکانیان بۆ گەڕاندوێتەوە دوو لێکدژن کە لە بنچینەدا لە دوو لێکدژی گشتیترەوە هاتوون کە زیادبوون و کەمبوونن پلاتۆ ئەم دوو لێکدژەی بە بچووک و گەورە ناو بردووە هەردووکیان لە جیاتی هیولا داناون و ئایداڵشی بۆ داناوەکە یەک دانەیە بەڵام ئەوان هیولاکەیان بە یەک دانە داناوە و دوو لێکدژەکەیان بە لێکەوتە و جۆر داناوە طبعاًەوە ئەگەر لە مەنتیقا ئەوەی کە هەیە مۆزۆی لێکەوتە و جۆر و ڕەگەز ئەمانە جیابێ بۆتان ئەمەی تر تێدەگەین لێرە لەمە دەڵێ چی هەر بۆ نمونە بە شتێک ئەوە ڕوونکەمەوە ڕەگەز و جۆر و لێکەوتە چۆنێ من لێتر جاکەینەوە ئەگەر زیندەوەر لێکەوتە بێ مرۆڤ زیندەوەرە ئەسپێکی زیندەوەرە ئەسپ و مرۆڤ ئەوە جۆرن ئەی لێکەوتەکانیان چییە ئەوەیە کە مرۆڤ دوو پێیە بەڵام ئەسپ چوار پێیە چوار پێیەتی ئەسپ لێکەوتەی جۆرەکەیە دوو پێیەتی مرۆڤ لێکەوتەی جۆری مرۆڤ بەڵام هەردووکیان ئەمانە چین دوو جۆری جیاوازی یەک ڕەگەزن کە زیندەوەرە ئێمە لەبارەی ئەسپ و مرۆڤەوە دەڵێن زیندەوەر بەڵام لەبارەی ئەسپەوە ناتوانین بڵێن مرۆڤ یا لەبارەی مرۆڤەوە ناتوانین بڵێن ئەسپ مرۆڤ ئەسپ نییە ئەسپیش مرۆڤ نییە بەڵام بە هەردووکیان دەوترێت زیندەوەر زیندەوەر ڕەگەزی هەردووکیانە ئەمان دوو جۆری جیاوازن ئێمە بە ئەسپ ناتوانین بڵێن دوو پێ بە مرۆڤش ناتوانین بڵێن چوار پێ بۆچی چونکە ئەمانە لێکەوتەکانی ئێستا دەزانین لێکەوتە چیە لێکەوتە جوزئێکە لە جۆرێک بەڵام ئەم جوزئە خۆشی بۆ خۆی جەوهەرێکی سەر بەخۆیە یعنی وجودێکی سەر بەخۆی هەیە کە ئێمە دەڵێن دەستی ئێمە وجودێکی سەر بەخۆی لە ئێمە هەیە بۆچی چونکە فۆرم و مادەی تایبەتی بەخۆی هەیە فەرزەن فۆرمی دەستی من لەگەڵ فۆرمی قاچم دوو فۆرمی جیاوازن هەر بۆیە دەتوانم قاچ و دەستم بەجیا بتوان تەسەوری کەم و ئەمانە بۆ خۆیان هەر یەکەیان جەوهەری جوزئین بەڵام بە هەموویانەوە من پێک دێنن و ئەمانە بەشەکانی منن بەڵام بەشەکانی من بەچی گیان بەشەکان بە فۆرم بەڵام لە ماددا لە هیولا بەشەکانی شتێک بە فۆرمەکە گیانی یعنی تۆ پارچە تەختەیەک پارچەی دەکەی بۆ کۆمەڵێ شت بە پارچە بوونەکە ئەمانە بەشێکن لە تەختەکە کۆیان کەیتەوە تەختەکە هەمویان بەشێکن لە تەختەکە ئەلێرا بەڵام پارچەکان شێوەی پارچەکان بەشی تەختەکە تەحدید ناکات یعنی ئەو شێوانەی کە تۆ پارچەکانی پێدەبڕی لەوێەوە ئەمانە بەش نین لە تەختەکە لەکوێوە بەشن لە چەندێتەکەیانەوە بەشن نەک لە کەیفیەتەکەیانەوە بەڵام کاتی ئەمان پارچە تەختەیە دەکەین بە مێز و فلان و فیسار ئەو کاتەمانە بەشی چین ناتوانین بڵی بەشی تەختە ئەمانە شتانێکی سەر بەخۆن
هەر ئەم کورسیە کە ئێمە دووسی دەکەین خۆی بەشی هەیە قاچەکانی بەشێتی سەرەوەی ئەمانە فۆرمی سەر بەخۆی خۆیان هەیە ئەمانە دەتوانین بڵین بەشن لە ڕووی کەیفەوە بەشی ئەو شتان بەڵام پارچە تەختەکە خۆی کە پارچەی دەکەین بۆ کۆمەڵە پارچەی یەکسان بە کۆی هەمویانەوە دەکاتەوە تەختەکە ئەمە چییە؟ ئەمە شتێکی چەندیە بە کۆکردنەوەی هەمویانەوە بەڵام ئێمە لەو شتانەی کە بەشەکانیان کەیفین ناتوانین بڵین بە کۆکردنەوەی هەمویانەوە یعنی ئێمە ناتوانین دەست و قاش پێکەوە کۆکەینەوە زەرب و تەقسیمیکەین ئەمانە ئێنا بەشە پێگەێنەرەکانن ئەویتر تۆ کۆی دەکەیتەوە دەکاتەوە چی؟ تەختەکە یعنی تۆ کۆمەڵە ئاوێکت هەیە ئەم ئاوە دەکەیتە ناو کۆمەڵە گلاسەوە یعنی چی؟ یعنی ئاوەکەت بەش کرد بەڵام ئەم جارە گلاسەکان دێنیتەوە دەنکەیتەوە ناو یەک دەفرەوە یعنی چی؟ یعنی ئاوەکەت کۆ کردەوە لە دەفرێکە بەڵام بەشەکانی ئێمە کۆ ناکرێنەوە ئاوا بەو معنایی کە ئێمە ئاوەکە کۆ دەکەینەوە ئەگەر کۆیان کەینەوە دەست و قاچوانە دەبێت تەرتیبێک هەیە دەبێت ئەو لەناو ئەو تەرتیبا پێکەوە کۆ ببنەوە کاتێک بەو تەرتیبە کۆی نەکەینەوە ینی فۆرمێکی تر هەیە فۆرمێکی ناوەکی کە ڕەپت دروست دەکات لە بینی چیە؟ لە بینی ئەم پارچانە تا وێنەکەی تر دروست بێت ینی لێرە کۆبوونەوەی پارچەکانی شتێک ئەوانەی کە کەیفین پێویستیان بە سیستەمێک هەیە بۆ ڕەخستنەکە بەڵام ئەوانی تر پێویستیان بە چی نییە؟ پێویستت بە سیستەم لە ئاوەکە تۆ ئاوەکە بێنەوە هەمووی ینی پێویستت بەو ڕەخستنە نییە جا ئەلێرە ئێستا ئەم دوو جۆرە لە بەش زەرورە ڕۆشن بێ لەلاتە بەشەکانی مادە ئەوەی بە چەند بەشە لە ڕێگەی چەندەوە بەشە لە ڕێگەی ئەوەش کە لە ڕێگەی کەیفەوە بەشە ئەو دوانە جیاوازن ینی کۆی ئەوانەی کە لە ڕێگەی چەندەوە بەشە شتەکە پێک دێنێ بەڵام کۆی ئەوانەی کە چۆنن شتەکە پێک نایێنن بۆچی چونکە پێکاتنی شتەکە لە کۆی ئەوانەوە نییە لەو فۆرمایە کە ئەوان دەبێ خۆیانی لەسەر ڕێکخەنەوە ئەو فۆرمەی کە ئەوان لەسەری ڕێک دەکەونەوە ئەوە چییە؟ ئەو شتەیە کە هەموو ئەمانە بەشن لەو ئێستا بۆ نمونە مرۆڤێکمان هەیە ئێمە قاچەکانی بخەینە سەرسەری مرۆڤەکە دروست دەبێتەوە دەستەکانی بخەینە لای گوێشکەی ئەمە دروست دەبێتەوە گوێشکەی بێنین بیخەینە سەرشانی ئەمە مرۆڤ دروست دەبێتەوە کۆشمان کردوونەتەوە هەمووش کۆن لەناو یەک شتان بەڵام لە عینی کاتیشان نەبووەتەوە بۆ مرۆڤەکە کەواتە بۆ ئەوەی ببێتەوە بۆ مرۆڤەکە شکڵەکەی خۆی وەرگێتەوە دەبێت بەپی ئەو شکڵەی کە مرۆڤەکە هەیەیان پارچانە چی بکەیت دانی بەڵام بۆ ئاوەکە وتمان پێویستمان بەوە نیە اینجا بۆ هینەکان ئەمە بەشەکان لێکەوتن ئەمە بۆ هێنانەوە کە ئەوە جاکەنەوە لێکەوتەکان کەیفێتی خۆیان هەیە وەکوتم دوو پیاوە لێکەوتەیە ئەم لێکەوتانە لێکەوتەی جۆرن لە عەرەبیەکە فەسڵ بەکارهێنراوە لە ذاتی لێکەوتە من لێکەوتێ بە بەکارهێنم بەرزترەکەشیان ڕەگەزەکە ئەوەی ئەو دوو جۆرە کۆ دەکاتەوە جا لێرە بزانین دەڵێ چی دەڵێ لەبارەی ئەو شتێک کە ئەوان وتویانە یەکە دەڵێ مەوزوعی چڕبوونەوە و شاشبوونەوە ئەمە لە ڕاستیە سەر بە یەنێکی ترە دوو لێک دژی باڵاترن لەمە کە ئەمانە دەگرنەوە ئەوانش مەوزوعی زۆر و کەمە زیادبوون و کەمبوون یعنی کاتی ئەمە باسی چڕی و شاشی دەکەن باسی چی دەکەن باسی زیادبوون و کەمبوون دەکەن لە ڕاستی یعنی زیادبوون و کەمبوون چڕی و شاشی دەگرێتەوە پێیتی و خەستی توزانم تۆخی و کاڵی ئەمانە هەمووی چییە هەمووی ڕەتیان بە چێوە هەیە ڕەتیان بە کەم و زیاد کەمکردن و زیادکردنەوە هەیە تۆ بە کەمکردن و زیادکردن ئەم شانە ڕوو دەدەن کەواتە کەمکردن و زیادکردن یاسا گشتێک هەیە ئەوەیە کە گشتیە ئەڵێ لای پلاتۆ تەمان لای پلاتۆ بچووک و گەورە بەکارهێنراوە بچووک و گەورەیش چییە هەر دەکەوێتە ناو کەمکردن و زیادکردنەوە ئەڵێ لای پلاتۆ ئەو بەهین بە بچووک و گەورە ناوی بردوونیانی پلاتۆش پێی وایە حەسەب ئەوەی کە ئەرستۆ دەڵێ ئەویش پێی وایە هەمووەکە کە یەکەکە کە هەمووە
ئەو یەکە کە هەموو بۆی بچووکی و گەورەیەوە بوون وەرە جیاوازەکان کەوتونەتەوە بەس من بەڕاستی نازانم ئەمەم نەبینەوە لای پلاتۆ تەسەوری وابێت چونکە لای پلاتۆ ئایدیال هەیە مادەم ئایدیال هەیە تۆ ناتوانانی بڵێ تەسەورەکەی ئاوایە جا ئەڵێ هەردووکیان لە جیاتی پلاتۆ ئەم زیاد و کەمە ئەم دوو لێک دژی لە جیاتی چی داناون لە جیاتی هیولە یعنی ئەمانەی بە مادەکە داناون ئایدیالەکەشی بۆ داناوە کە یەک دانەیە ئەوە یەک دانەیە ئایدیالە کەم و زیاترەکەشی مادەیە من ئەم تەسەورە نازانم لە کوێوە هاتووە بەڕاستی یعنی ئەرستۆ لە کوێوە ئەم حکومەی داوە بەسەر ئەفلاتونە کە ئەفلاتون وا دەڵێ پلاتۆ وا دەڵێ یعنی پلاتۆ لێکدژەکان بەچی دەزانێت بە مادە دەزانێت بەڵام یەکەکە کە لێکدژەکانی هەڵگرتووە بە ئایدیال دەزانێت ئەڵێ دەیەوێت لێرە فەرق بکە لە نێوان پلاتۆ و سروژناسەکان کانە دەڵێ لای پلاتۆ دوو لێکدژەکە هیولان یعنی مادەکەن مادەی دروستبوونەکەن بەڵام ئەوەی کە یەکە ئەوە چییە؟ ئەوە ئایدیالەکەی ئەیبزانانی ئەوانی تر چی دەڵێن ئەڵێ بەڵام لای ئەوانی تر سروژناسەکان بە پێچەوانەوەیە ئەوان هیولاکە بە یەک دەزانن یعنی مادەکەی یەکە بەڵام دوو لێکدژەکە بە لێکەوتە و یا جۆری ئەو مادەیە دەزانن یعنی مادەیەکمانەیە دوو جۆری هەیە جۆری چڕ و جۆری شاش ئەڵێ ئەوان مادەکە بە یەک دەزانن ئەمانە ژیانی مادەکە ڕەگەزەکەیە شڕی و چڕی و شاشیەکە چی جۆری ئەو ڕەگەزن بەڵام پلاتۆ پێی وایە چڕی و شاشیەکە مادەکەیە بەڵام یەکدانەکە چییە خۆی ئایدیالە ئەمەی پلاتۆ من بەڕاستی نازانم لەکوێوە هاتووە چۆن هێناوێتی ئەرسطو یعنی خۆی شتەکان زۆر نامەقوولە یعنی ئەوەی یەکە ئایدیالە و لێکدژەکانی ناو ئایدیالەکە مادەیە ئەمە چۆن دەکرێت یان چۆن دەکرێت لێکدژەکان مادە بن و ئەرسطو وتبێتی هیولایە لێکدژەکان وتبێتی ئەوەش ئەڵگری لێکدژەکانە ئایدیالە ئەمە ناچێتە تەسەور مەوەکە ینی چونکە ئەرسطو پەرەگرافیش نادا بڵێ ئیشارەت نادا بەوەی کە بڵێ لە فلانە محاوەرەیە ئەفلاتون وای وتووە یعنی هیچیش ئاماژەیەک نییە وە شارحەکانیش نازانم هیچ ئاماژەیەکیان بەوە نەکردووە ئەو شەرحانەی کەلامەکە ئەمە مەبەستی یەکێکە لەو تەسەورانەی کە پلاتۆ هەیەتی و ئەو لەوێەوە ئەم حکومەی داوا بەسەر پلاتۆ ئێستا و پەرەگرافەوە بزانم ڕۆشن ئێستا دێتە سەر تاقمێکی ترین ئەڵێ تاقمێکیان ئەوەی وتویانە یەک دانەیەوە ئەوەی کە پێشتر باسمان کرد ئەو یەکەش یەکێکە لە سێ توخمەکان دواتریش باسی چیان کردووە ئەوەی کە ئەو یەکە دەکاتە زۆر چییە شاشی و چڕیە بابزانی تاقمی دووەمان دەڵێت تاقمەکەی تریان وەک ئەنکسمەندەریس وتویانە یعنی تاقمێکی تر هەیە وەک ئەنکسمەندەریس ئەمان شتی ئەویان وتوێتەوە ئەویش لەو تاقمەیە لێکدژەکان لە ناو ئەوەدا هەن کە یەک دانەیە هەر لەوەوە بە جیابوونەوە پەیدا دەبن یان وەک ئەم پادۆکلس و ئەنکساگۆراس وتویانە لەناو ئەو تاقمەی تریانە دوانان دوو گروپی ئەوەش دابەش دەبێت بۆ دوان وتویانە هەبووەکان یەکن و زۆریشن ئەم دوانەی دواییان جیابوونەوە و پەیدابوونی هەموو شتەکانیان گەڕاندوێتەوە بۆ ئەوەی کە یەک دانەی ئاوێتەیە و هەموو ئەوەی هەیە لە ناویدا پەنهانە ئەوەی جیاوازی لە نێوان ئەو دوانەدا ئەو جیاوازیە لە نێوان ئەو دوانەدا هەیە ئەوەیە ئەمپادۆکلس وتوویەتی جیابوونەوە پەیدابوونی هەبووەکان لەو یەکدانە ئاوێتەیە بە شێوەی یەکی ڕێکخراوە و سووری خۆی هەیە بەڵام ئەنکساگۆراس وتوویەتی جیابوونەوە و پەیدابوونێکی کتوپڕ و هەڕەمەکیە ئەم پادۆکلس وتوویەتی بەشەکان تەنها 4 توخمەکەن بەڵام ئەنکساگۆراس وتوویەتی بەشەکانی ئەو یەکدانەیە هاوشێوەکان و لێکدژەکان و ناکۆتەدارن هاوشێوەکان و لێکدژەکان و ناکۆتەدارن
ئێستا لە بەردەم دوو تەسەورای یەکێکیان تەسەورەکەی ئەنکسمەندەریسە و ئەوەش کە وەکو ئەو دەڵێ پێی وایە ئەوەی کە هەیە یەکە و لێکدژەکانیش لە ناو چیا هەن دوانە لێکدژەکان لە ناو ئەو یەکە هەن و لە دەرئەنجامی پەیوەندی ئەم لێکدژانە لە ناو ئەو شتە لەگەڵ یەکە ئەو شتانە هاتوونەتە شتە جیاوازانە هاتوونەتە بوون هەموو ئەوەی کە هەیە هەبووەکان هاتوونەتە بوون کەواتە هەبووەکان بەرهەمی ئەو لێکدژیان کە لە ناو چیا هەیە لە ناو مادەی یەکەمە هەیە لە ناو ئەوەی کە یەکە ئەوەی کە یەکە لێکدژەکانی هەڵگرتووە لە ڕێگەی لێکدژەکانەوە خۆی دەکا بە چی خۆی دەکا بە فرێ خۆی دەکا بە زیاتر لێ خۆی دەکا بە هەموو بەڵام ئەمپادۆکلوس و ئەنکساگۆراس شتێکی تریان وتووە ئەمەیان پێی وایە لێکدژەکان لە ناو مادەکان و بوونەوەرەکان ئەوانەی هەن لە چێوە سەرچاوە دەگرن لە کارکردنی لێکدژەکانەوە لە ناو ئەو یەکدانا یانە هەمووی یەکە ئەو یەکە هەڵگری لێکدژەکانە و ئەم هەمووە لە ڕێگەی کارکردنی ئەم لێکدژانەوە پەیدا بووە ئەم هەموو جیاوازانە کەواتە جیاوازیەکان جیاوازی بوونەوەرە جیاوازەکان بەرهەمی چییە؟ بەرهەمی لێکدژیە ئەو لێکدژیە چی هەیە لە مادەی یەکەمە هەیە مادەی یەکەم ئەم لێکدژیە بەوەی ئەم لێکدژانەوە هەر جاری بوونەوەرێکی هێناوەتە ئاراوە بەو معنایە ئەم بوونەوەرەش خۆی لە ناو خۆیان دەبێت چی بێ هەڵگری لێکدژەکان بێ بە ڕادەیەکی جیاواز یعنی لێکدژێک لە لێکدژەکان تایە زاڵ بێ بەسەر ئەوی تریانە وە زاڵی و بەزیوی ئەم لێکدژانە چی کردووە؟ وای کردووە ئەو بوونەوەرە جیاوازانە هەبن کە هەن یعنی بوونەوەرێک بەچی جایە لە بوونەوەرێک بەوە جایە کە یەکێک لە دوانە لێکدژەکان لەما زاڵترە لە لەوی تریان بوون زۆری و کەمیەکە چڕی و پەیتێکە باوا دابنین ئەوانە کە لێکدژەکان بەکاربێن ڕەشی و سپی بەکاربێن شتێک بەچی جایە لە شتێکی تر لەبەرەوەی ڕەشیەکەی زاڵترە بەسەر سپیەکەی یعنی ڕەش و سپی لە هەردووکیان هەیە بەس لەم یانە ڕەشەکە زاڵترە لەسەر سپیەکە لەویانە ڕەشەکە کەمتر زاڵە ئەی ئەمە و ئەوی تریان بەچی جیاوازن لەوەوە جیاوازن لێرە سپیەکە زاڵە بەسەر ڕەشەکە لەوی تریانە ڕەشەکە زاڵە بەسەر سپیەکە بەم شێوەیە چی دەکەی بێ ئەژمار چی دێنەبوون بوونەوە دێتە بوون یعنی وەکو سفر و یەکەکە وایە ئەو سفرێکی کۆمپیوتەر کە تۆ دەتوانی یەک دنیا کۆدی پێویستە ئەمە بە نسبەت ئەوانەی کە پێیان وایە یەک دانەیە و لێکدژیتیایە بابزانین ئەمپادۆکلیس و ئەنکساگۆراس چیان وتووە هەڵێ ئەوەکان یەکن و زۆریشن ئەم دوانەی دواییان جیابوونەوە و پەیدابوونی هەموو شتەکانیان گەڕاندوێتەوە بۆ ئەوەی کە یەک دانەی ئاوێتەیە و هەموو ئەوەی هەیە لە ناویدا پەنهان ئەوەی جیاوازە لە نێوان ئەو دوانەدا ئەوەیە ئەمپادۆکلس وتوێتی جیابوونەوە و پەیدابوونی هەبووەکان لەو یەک دانەیە دانە ئاوێتەیە بە شێوەیە دەخراوە و بەڵام ئەو وتوێتی بە شێوەی کتوپڕە ئەمە جیاوازێکیانە جیاوازی دووەمیان ئەوە یەکێکیان وتوێتی چوار تخمن یەکێکیان بە تخم باسی نەکردوون وتوێتی هاوشێوەکان و لێکدژەکانن ناکۆتادارن یعنی تەسەورەکەی ئەنکساگۆراس نزیکە لە تەسەورەکەی ئەنکسمەندەریسەوە بۆچی چونکە ئەو پێ وایە ئەو دەڵێ لێکدژەکان لە ناو یەکدانەکە هەن ئەڵێ ئەم دەڵێ هاوشێوەکانیش و لێکدژەکانیش لەوێ هەن و ناکۆتا لێکدژ و ناکۆتا هاوشێوە لە ناو ئەو یەکە بوونیان هەیە هەموو ئەوەی کە هەیە لە چیەوە هاتوونەتە ئاراوە لەم لێکدژ و هاوشێوانەی کە لە ناو ئەم تاکەشتە هەیە و بە پێی لێکدژیەکە ئەو لێکدژانەی کە باسمان کەوتمان زاڵبوون و بەزینەکە کام لێکدژ دەکەوێت بەسەرکاوە کامیانە بۆ پێی هاوشێوەیەکە هاوشێوەیەکە لەوانەیە لێرە جۆرەکان احتمالەیە لەوە هاتبێت کە تەسەوری جۆرەکانی کردبێ ئەو جۆرانەی کە هاوشێوەن تەبەنەوەی هاوشێوەن لە عینی کاتی شاچین جیاوازیشن یعنی هەم هاوشێوەیەکە دوو شانێکان شێوەیەکی گشتیانەیە وەکو مرۆڤ
بەڵام لە عینی کاتیشە جیاوازن. فەرزەن ئەوانەی کە هاوشێوەن دەکرێت یەکێکیان تووڕە زیاتر تووڕەی تایە زاڵبێت لەوی تریان تووڕەی و ئارامی هەیە وەکو دوو لێرجە لێرجەکانیش کە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان ینی جیاوازن لە کەسەکانەوە. لێرە ئەوەی کە بوونەوەرە جیاوازەکان دێنێتە ئاراوە هاوشێوەکان و لێرجەکانن لایکێ لای ئەنکساگۆراس. بەڵام لای ئەنکسماندەریز چین تەنها لێرجەکان. طبعا ئەمە بە چیش دروست دەبێت؟ بە جیابوونەوە. ینی ئەمەی کە هەیە ئەو شتانەی کە لی پەیدا دەبن لی جیا دەبنەوە. ینی هەر شتێک کە پەیدا دەبێت لەو کولە لەو یەکە جیا دەبێتەوە کە لەناو ئەو یەکە ئاوێتەیەکە لە هەموو شتەکان و هەموو شتەکان لەناو ئەو یەکە هەن و هەر شتێک لەو شتانە کە پەیدا دەبێت لەو یەکە پەیدا دەبێت و بە جیابوونەوە لی جیا دەبێتەوە. تاوان جیاوازیەکە لە بینی ئەو بەشێک لێرە دەزانین لە بینی ئەنکساگۆراس و ئەنکسماندەریزەیە ئەوەیە کە ئەو هەردووکیان پیان وایە ئەو شتە یەکە و لێرجەکان لە ناوایەتی. تاوان لەویاش هەمووی هاو بەشن کە لە ئەنکساگۆراس و ئەمپادۆکلس هاو بەشن کە دەڵێن ئەو شتە هەموو شتەکانی ئاوێتەیەکە لە هەموو شتەکان. ینی ئەنکسماندەریز ناڵێ ئاوێتەیەکە لە هەموو شتەکان. ئەو دەڵێت تەنها لێرجەکانی تێ لە ڕێگەی لێرجەکانەوە شتەکان پیا دەبن. بەڵام دوانەکەیتر لەوی ئەو بەشن کە دەڵێن ئەم یەکە هەموو شتەکانی تایە ئاوێتەیەکە لە کۆی شتەکان. یعنی شتەکان بە لەوەی هەبن لە ناو یەکەکە هەن. بەڵام لای ئەنکسماندەریز ئەو شتانە بە لەوەی هەبن نین لێرجەکان هەن. تاوان لێرە کێشە دروست دەبێت چونکە لێرە کاتێک دەتوانی ئەوە بڵێ کە حسابت بۆ فۆرم نەکردبێت حسابت بۆ ئایدیال نەکردبێت کە حسابت بۆ ئایدیال نەکردبێت ئەو کاتە دەتوانی ئەم قسەی ئەنکسماندەریز بڵێ. بەڵام ئەگەر حسابت بۆ ئایدیال کردبێت کە ئێمە دەزانین بەبێ ئایدیال و مادە هیچ مەوجودێک وجودی نییە ئەوە ئەو کاتە ناتوانین ئەم قسەیە بکەین بڵێن تەنها لێرجەکان لە ڕێگەی لێرجەکانەوە شتانە پیا بوون. جا ئەمپادۆکلس بە هیچ شێوەیەک حسابی بۆ ئەوە نەکردووە. ئەوانی تر حسابیان نەکردووە. بەڵام لەوەی کە مەوزوعی هاوشێوەکانە لێرە هەست دەکەی شێوە بەکارهاتووە و شێوەش تابیر لە جۆر دەکا لەگەڵ لێرجەکان. جا ئەوەی کە هەیە لێرە جیاوازیەکەی نێوان ئەمپادۆکلس و ئەنکساگۆراس چییە؟ لای ئەمپادۆکلس ئەو جیابوونەوەی ئەو پرۆسەی جیابوونەوە پرۆسەی وەدیهاتنی بوونەوەرەکان لای ئەو پرۆسەیەکی ڕێکخراوە و دەوریە. یعنی شتێکی منەزەمە. بەڵام لای ئەنکساگۆراس ئەمنیە هین نییە شتێکی منەزەم و بە پرۆسەیەکە ناڕوا ئەم شتە پیا بێت. هەر کتوپڕ لە خۆیەوە پیا دەبێت. یعنی شتەکان کتوپڕ لە چی پیا دەبن؟ لە یەکەکە دێنە دەبێت بەبێ هیچ نظامێک. یعنی نظام لە تەسەورەکەی ئەمپادۆکلسە هەیە بۆ پەیدابوونی شتەکان یعنی سیستەم هەیە. بەڵام لای ئەنکساگۆراس سیستەم وجودی نییە هەر لە خۆیانەوە کتوپڕ باڕەمێکی کەس نازانێ بۆچی ئەمانە پیا دەبن. ینی بە کتوپڕ ئەوەی کە بەڕێکەوت تەسەورێکە تەسەوری دەگەڕێنێتەوە بەڕێکەوت پەیدابوونی شتەکان لەم تەسەورەوە نزیکە ئەوەی کە بە کتوپڕ لە خۆیانەوە پیا دەبن. بەڵام لای ئەمپادۆکلس نظامێکەیە سیستەمێکەیە بۆ پەیدابوونی شتەکان. یعنی بەبێ ئەوەی ئاماژە بە نظام سیستەم بدا سیستەم مادام وتوێتی بەڕێکخراوەیی کەواتە چییە؟ کەواتە سیستەمێک لە پشت مەوجوداتەوە هەیە. تاوان ئەم سیستەمە دواتر لە یەکێکی تریانەیە لە حوتەکە ئەوەی کە نۆس دەکاتە بە ئەساس عەقڵ عیبارەتە لەم سیستەمە. یعنی دواتر یەکێک لەوان کە بیر لە مەوزوعەکان دەکاتەوە ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی ئەو بڵێ ئەو یەکە چییە؟ عەقڵە. ئەگەر ملاحەزە بکەن سێر دەکەی هەندێکیان فعلەن هەستیان بە زۆر شت کردووە لە مەوزوعەکە هەندێکیان هەستیان بە شتانێکی کەم کردووە هەندێکیان هەستیان بە شتانێکی زۆر کردووە و بەڵام ئەو شتانەی کە هەستیان پێ کردووە بڕێکیان فەرامۆش کردووە
هەندێکی تریانەوەی کە فرامۆش کرد ئەم فرامۆشی ئەمان فرامۆشیان کردووە ئەو گرنگی پێداوە کردوێتی زەقی کردوێتەوە نیشانی داوە. ئێستام تەسەورە ئەمەی کە هەیە هەبوو یەک دانەیە لا یەکێکیان یەک دانەیە هەموو شتەکانی هەڵگرتووە لا یەکێکی تریان یەک دانەیە بەڵام تەنها لێکجەکانی هەڵگرتووە و لە ڕێگەیان لێکجانەوە شتەکان پێیا دەبن بەڵام لەوی تریانە یەک دانەی ئاوێتەیە لە هەموو شتەکان و ئەم شتە کە دێتە دەرێ پێیا دەبێ شتەکەی کە پێیا دەبێ نەک لە ڕێگەی لێکجەکانەوە پێیا دەبن شتەکەی کە پێیا دەبێ لە کۆمەڵی لێکجی مالانی هەیە کە لە ناو شتەکە هەیە لەگەڵ کۆمەڵی هاوشێوە کە لەوێ هەیە ئەم هاوشێوە لێکجانە یەک دەگرن چی ڕوودەدا بوونەوەرێک پەیدا دەبێت و بوونەوەرە جیاوازەکان لە دەرەنجامی جیاوازی ئەم شێوانە و ئەم لێکجانەوە زاڵیەتی و بەزیوی لێکجەکانەوە دێنەهراوە. زانین چی دەڵێ دواتر لەسەر ئەم تەسەورە پەرەگرافێکی تر ڕۆشن دەکەمەوە. ئەنگسا گۆراس لەوێ وتوێتیە بۆکان ناکۆتادارن چونکە وای زانیوە ئەو بۆ چوونەی کە سروژناسەکان لەسەری هاوڕان و لایەن ڕاستە ئەوەیە کە هیچ شتێک لە شتانێکەوە پەیدا نابێت کە لە بنچینەدا بوونیان نەبێت. هەر لەبەر ئەمەشە وتویانە شتەکان هەمویان پێکەوە هەن و هەندێکیان وتویانە بە بوونگوارکێ پەیدا دەبن و یانی سەیرورە ئێستیحالە دانراوە لێرە هەندێکی تریان وتویانە بە تێکەڵبوون و جیابوونەوە. لەسەر لێرە دەکەوێنە بەردەم دوو مستەلاح یەکێکیان بوونگوارکێ ئەوی تریان تێکەڵبوون و جیابوونەوە یعنی دوو جۆر لە پەیدابوون هەیە. پەیدابوونێکیان بە بوونگوارکێ پەیدابوون شتێک پەیدا دەبێت ئەوی تریان بە تێکەڵبوون و جیابوونەوە پەیدا دەبێت. جا با ئەم پەرەگرافەش وردکەینەوە ئەڵێ لایەن کساگۆراس هەبووەکان ئەوانەی کە هەن ناکۆتادارن. تەمان ئەڵێ ئەم تەسەورە چۆن پێگەیشتووە چونکە لەوە پێگەیشتووە کە وای تەسەور کردووە سروژناسەکان هاوڕان لەسەر ڕاستیەک وە شتێک بەڕاست دەزانن وەلای هەمویان لەویان متەفقن کە ئەو شتە ئاوایە. ئەو شتە چیە؟ ئەوەیە کە هەچی ئەوەی کە هەیە ناکرێت لە شتێکەوە پەیدا نەبوو بێت هەموو ئەوەی هەیە ناکرێت لە هیچەوە پەیدا بوو بێت حتمما لە شتێکەوە دەبێت پەیدا بوو بێت. وەوان پێیان وایە هەبوو ئەوەی کە هەیە لە عەدەمەوە نەهاتووە لە شتێکەوە هاتووە و ئەو شتە ئەساسە بۆ پەیدابوونی ئەمانە نەک هەر لە هیچەوە هات بێ و هیچ ئەوەی هەیە لە هیچەوە نایە هیچ بوونێک ناخاتەوە ئەوەی کە هیچە نییە هیچی لێ ناکەوێتەوە ئەوەی کە کەوتووەتەوە لە شتێک کەوتووەتەوە. ئەڵێن سا گۆراس کەوتوێتی هەبووەکان ناکۆتادارن لەوێ وتوێتی کە ئەم تەسەورەی لەلا ئەویش ڕاستە پەسەندە کە چی کە هیچ شتێک لە هیچەوە پەیدا نابێ و دەبێ هەر لە شتێکەوە پەیدا ببێت. جا لەبەرەوە ئەو شتە ئەلێرەوەیە کە دەڵێ ناکۆتادارە دەبێت ئەو شتە کۆتادار بێت تا ئیمکانی ئەوە هەبێت کە ئەو هەموو شتەی لێبێتەوە. دوایەوە دەڵێ چی هەر لەبەر ئەمەشە وتویانە شتەکان هەمویان پێکەوە هەن و هەندێکیان وتویانە بە بوونگوارکێ پەیدا دەبن و هەندێکی تریان وتویانە بە تێکەڵبوون و جیابوونەوە. یعنی ئەم تەسەورە ناچارمان دەکا کە دەڵێن هەموو ئەوەی کە هەیە لە شتێکەوە پێیا بووە ڕێک ئەمە ناچارمان دەکا بڵێن لەناو ئەو شتە کە ئەمانەی لێ پێیا بووە هەموو ئەم شتانە هەن. بۆچی ناچارمان دەکا؟ چونکە ئەگەر هەموو ئەم شتانە نەبن دەبێت شتێکی تریش مشارەکە بکا لە هەبوون بوونیانە. ئەگەر شتێکی تریش مشارەکە کرد لە بوونیانە کەواتە ئەمە یەک نییە شتێکی تریش لەگەڵایەتی ئەی ئەو شتێکی تر لەگەڵایەتی دەبێت ئەوش تەفسیر بکرێت. لەبەرەوە ناچارن بڵێن هەموو ئەمەی کە هەیە هەموو ئەمە پێشتر لە چیا هەبووە لەو یەکا هەبووە کە ئەمانەی لێ کەوتونەتەوە. لێ کەوتنەوەکەش ئەوان لێ پەیدا بوون لای ئەوان دوو جۆرە ینی مەجموعەیەکیان بە ڕێگایەک دەڵێن پەیدا بووە مەجموعەیەکیان بە ڕێگایەکی تر دەڵێن پەیدا بووە. یەکێکیان پێیان وایە ئەوەی کە هەیە هەموو ئەوەی کە هەیە هەر یەک لەوانە لە ڕێگەی بوونگوارکێەوە پەیدا بوون ینی لە ڕێگەی ئەوەی شتێک دەبێت بە شتێک بوونگوارکێ ئەوەیە شتێک دەبێت بە شتێکی تر. بۆ نمونە تۆ دەڵێ ئاسن دەبێت بە پەیکار
یا دەڵێ ئاو دەبێ بە ئاگر، ئاگر دەبێ بە خۆڵ، خۆڵ دەبێ بە فلان. ئەڵێ یەکێک لەوانە تەسەور بووە پەیدابوونەکە. ئێستا قسەکە ئاتۆتە سەر چی؟ پرۆسەی پەیدابوونەکە. ئایا ئەو پرۆسەی پەیدابوونە چۆنە؟ مادام هەموو ئەوەی کە هەیە یەکە وەلەو یەکە پەیا بووە، ئەوە ناچارمان دەکات بڵێن هەموو ئەوەی کە هەیە لەناو ئەو یەکە هەیە. بەڵام هەموو ئەوەی کە هەیە و لەناو ئەم یەکە هەیە چۆن لەم یەکە پەیدا بووە. لێرە دوو تەسەور هەیە. تەسەورێکیان دەڵێ بە بوونگۆرکێ پەیا بوو، یعنی هەر شتێک لەو شتانەی کە هەیە دەتوانێت ببێت بە شتەکانی تریان. ئەمە تەسەورێکیان. تەسەورێکیشیان پێی وایە بە جیابوونەوە، یعنی ئەو شتە هەموو ئەوەی کە هەیە لەما هەیە لەم شتە جیا دەبێتەوە، کە جیا بوویەوە دەبێتە شتێکی سەربەخۆ، ئەلێرەوە هەموو ئەوەی کە هەیە پەیدا بوو، نەک بە بوونگۆرکێ. یعنی ئەوە نییە یەکێک شتێک هەیە ببێ بە شتێکی تر و ئیتر لێرەوە ئەم شتانە زۆرە. نە، هیچ شتێک نابێ بە هیچ شتێک. هەر شتێک لەو شتانە هەن و لەو شتە جیا دەبێتەوە بەهۆی ئەم جیابوونەوە پەیدابوونەکە ڕوودەدا. تەبەن کاتێک ئێمە دەڵێن هەر یەکەیان بە ئستیحالە بەوەی کە بە بوونگۆرکێ هەن، ئەمانە بە بوونگۆرکێ هەن، ئەو کاتێ ئێمە تەسەووری چی دەکەین؟ تەسەووری ئەوە دەکەین هەمووەکەی کە یەکەکە کە هەمووەکەی هەڵگرتووە لە ناو خۆیان، ئاوێتەکەی هەڵگرتووە، لەوە نایەتە دەری، هەر لە ناو خۆیانە ئەمە هەر یەکەیان دەبێت بەویتر، یانی جابوونەوە وجودی نییە. ئەو کاتەوە تەسەووری یەکەکە کراوە بەبێ هەبوو، یعنی ئەو کاتە یەکەکە تەسەوور کراوە بە مەکان، شوێنی بوونگۆرکەکان. بەڵام لەمی تر کە جیا دەبێتەوە ئەو یەکە لە عالەمێکایە و جیابەوەکانیش دەکەونە ناو جیانێکی ترەوە، یعنی دوو تەسەووری جیاوازە بۆ بوون. جا لەوەی کە وتویانە کە دەڵێ بوونگۆرکێیە، ئەو کاتە کە وتت بوونگۆرکێیە ئەو کاتە تووشی کێشە دەبی. بۆچی؟ چونکە ئەو کاتە یەکێکیان هەموویانە و هەمووشیان یەکێکیان، یعنی کەواتە یەکەکان لە ئەسڵە هەر وجودی نیە، ئەو یەکەی کە هەمووەکەی لەخۆ گرتووە، یعنی ئەو یەکەی کە دەڵێ ئاوێتەیەکە لە هەموو ئەزەم وجودی نییە، بۆ هەر ئەمە خۆی وجودی نییە. بۆچی؟ چونکە هەر دانەیەکی ناو ئەوە هەمووە یەکەکە خۆیەتی. بۆچی؟ چونکە هەر دانەیەکی ناو ئەوە دەتوانێت ببێ بە هەر یەکە لەوانی تر، کە هەر یەک دانە لەوە بتوانێت ببێ بەوانی تر، یانی چی؟ یعنی ئەسڵەن ئەوەمان وجودی نییە کە هەمویان کۆ دەکاتەوە. ئەو کاتە ئەوەی کە هەمووی کۆ دەکاتەوە یەکەکە نەفی دەبێتەوە. بۆچی؟ چونکە ئەو دانانەی کە لە ناو ئەو یەکە کۆبوونەتەوە هەر یەکەیان خۆی چییە؟ وەک یەکەکە وایە. بۆچی؟ چونکە هەر یەکەیان هەمویان. یا لێرە لێک دژەکە تەواو وازەحە. بەس لەوی ترا کە دەڵێ جا دەبێتەوە وەکو ئەو وایە یەکەکە سندووقێک بێ، هەموو بوونەوەرەکانی تیا بێ، ئەم یەکە بەرەبەرە بە مینەکان بێنە دەرێ. دەی ئەو ئەگەر ئەمانە بێنە دەرێ ئەوە کەم دەکات، یعنی بەتاڵ دەبێتەوە. کە بەتاڵ بوویەوە کەم و زیادی کرد ئەو کاتە ناکۆتادار نییە، ئەو کاتە کەم و زیاد دەکات و ئەمە وەردەگرێت. جامە تەمان لە دواتر لە پەرەگرافەکانی ترا ئەم بە بەڵگەی خۆی بە ڕێگای خۆی دێت هێن دەکات، ئەم تەسەورانە ڕەدەکاتەوە. ئێستا وابزانم مۆزۆی بوونگۆرکەکە ڕۆشن بوویەوە لەلاتان، مۆزۆی جیابوونەوەکەش چۆن بە جیابوونەوە ئەم بوونە ڕوودەدا ڕۆشن بوویەوە لەلاتان. ئەوەش ڕۆشن بوویەوە کام دوو تەسەورە هەردووکیان پێیان وایە یەک دانەی ناکۆتادار هەیە کە ئاوێتەیەکە لە هەموو شتەکان، بەڵام ئەم شتە تەسەوریان جیاوازیەکەی لەویایە کە یەکێکیان دەڵێ بە ئەو پرۆسەیە ڕێکخراوە. تەمەنەوەی ڕێکخراوە دەبێت بە بوونگۆرکەکە بێت، چونکە بوونگۆرکەکە تەحولی شتەکە بۆ شتێک. بەس هەندێکیشان دەڵێن بە کتوپڕە، یعنی بە جیابوونەوەیە. لێرە ڕادەوەستین لەوانەکانی ترا ڕەتدانەوەکەی ئەرستۆ و ئەو ڕخنەیە کە ئەرستۆ لەبارەی ئەم تەسەورەوە هەیەتی باس دەکەین.